وەکو خۆم ڕێیەکی تایبەتم هەیە مەسەلەی نەوت لە هەرێما لە عێراقە تا ئێستا ساغ نەبووتەوە ئەم نەوتە ڕاستە بە ناوی حکوومەتی عێراقیەوانی لە دوای 2023ەوە دوایە لە عێراقا سیستمێ ئەم نەوتە ئەفرۆشێ بەڵام بۆ کاتی ئێستا لە بازاری نەوتی جیهانیە ناوچەکە لە کۆڵانایە مەسلەی تاقە ئێستا ئەوروپا پێویستێتی ئەم ڕێکەوتنە من بە تەناعەتی خۆم لە بینی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم و ئەمریکایە ڕێدراوە بۆی بارودۆخەکە تۆسێ هێمن بێتەوە بەرەو انتیخابات وەشتە ڕووین من تەناعەتی خۆم وایە ئەم نەوتە تەنیا تەرتیچێکە بۆ ئێستا بەکارێت بەڵام حکوومەتی رێویش مافی خۆیەتی لە ڕووی سیاسیەوەڵێ مەسەلە پرگیرینە بە حکوومەتی هەرێم ئەم نەوتە بەم جۆرە چووکە تاقە لە سەردەمی داهاتووە ماوەیەکی ترا لە ئێستاشە بە ئەو کەنزە دائەنرێت کە هەموو دەوڵەت و میلەتێ نەیبێت یاچێ نەوت باش نییە لە سەداسەد ڕادستی حکوومەتی عێراقی کرێ بەم جۆرە تەنیا لەبەر موچە بێمە پرگیری نییە لە سیاسەتی عێراقی حکوومەت بەڵام بە باشترە زانین ئەگەر مدەیش بێ لەم سێ مانگە بتوانێت حکوومەت هێرێم بە ڕێکارێکی یاسایی بە جۆرێ لە سربەخۆیی بە جۆرێ لەوەی کە خەڵکێک بتوانێت ئیسپادی لێتە تەنیا دەستکەوتەکە ئەوە نەبێ هەردوو لا سیاسەکە هەم هەرێمە بەغا بڵێ نەوتەکەمان ڕەوانە کرد هەر هەمان دەست و هەمان شخصن تاوتین بەوە حەلەبێ ڕێکەوتنێکی چاکە بەس ئەوانەی کە سەرپەرشتیەکەن خراپیەکەن هەر ئەکرێ وەختی بە هەڵبژاردن هەموو شتێ جوانەکرێ و بۆی تازەی لێدرێ و تەلمی ئەکرێ و لەوانەیە ئەوەی شتایە ئەرەوەڵا کەمێک ماوەیەک بڕەکە دوایی دیسان و شەلەلی تێخەنەوە وڵی بۆ چیونی من وایە ئەمیش بەشێکە لە ئابووری سربەخۆ ئەو ئابووری سربەخۆی کە وتیان ئەبێ بە خۆشگوزەرانی بەسەر میلەتی کووردا ئەسڵەن بە پێچەوانەکەی ڕاست بوو ئێستا من خۆم یەکێکم لە کارمەندانی حکوومەتی ماوە بە سەرچوو کە لە چکە لە ڕووی یاساییوی شەرعەتێکی بەدەستەوە نەماوە ئایا حکوومەتی ماوە بە سەرچوو ئەم هەناردەکردنەوەی نەوتە هەمان بەرنامەی پێشوو تیکدەیان ئەبێتە خۆشگوزەرانی بەسەر میلەتی کوردەوە ئایا ئەمە بانگەشەیەکە تەنها بۆ هەڵبژاردنە یان تەنها چاوخستنە خۆڵی میلەتی کووردە ئایا هەڵخەڵەتانە یان چی تری بەدواوەیە من لەو قەنەعەتامیش دڵخۆشکرد نیم با ناردێکردنەوەی نەوت چکە تاکو ئێستا چەندین ڕێکەوتن کراوە لەسەر قوتی میلەت هەمووی ماوەیەک بوو دوایەوە بەسەر چووە وەکو چۆن شتێ بەسەر ئەچێ ئەمیش هەروایە لەو قەنەعەتام ئەتوانم بڵم لە سا هەشتای خەڵک ئێستاڵێ هەمووی دانگان پانگەشەی هەڵبژاردنە ئایا ئەگەر ڕاستەکەن بۆ پار ئەم هەناردەکردنەوەی نەوتە دەستی پێ نەکرد بۆ ئەم ساڵ ئەوە تەنها مانگێکی ماوە کاتی هەڵبژاردن بۆ ئێستا دەست پێکەن باردنەکردنەوەی نەوت ئایا حکوومەت یارێم وەرە جوابی ئەم پرسیارە بەرەوە بۆ پار هەناردەکردنەوەی نەوتان دەست پێ نەکرد ئەوە تەنها یەک مانگی تر هەڵبژاردنە بۆ لەم کاتیا دەست پێکەی ئای بۆچنی من بەو هیوایم ئەم هەناردەکردنی نەوتە پار بووە پێرار بووە بۆی ئەم خەیرانە نەخۆڵ نەبووایەتەوە و معیشەتی خەڵکی کوردستان بەم شێوەی سەی لێ ناتە سێ مانگ جارێک وەکو خێر عێراق کۆبوونەوەی بکات و دوام کات و ئەینێرێ و ناینێرێ و بۆ هیوای ئەم نەوت فرۆشتنە بێ بەمای خێر بۆ گەلی کوردستان ئەگەر دەستی دەرەکی بێڵێ خۆی دەستی دەرەکی سەبەب بوو کە نەوت وەسان دەستی دەرەکی بێڵە کورد ناوخۆیان یەک بێ ئەمە بەردەوامە بێ بەس ئەگەر بە قسەی دەست ئەم لاولا وڵاتانی دراوسێ بکەن لەو قەنەعەتا بە دوو مانگێتر نابە خۆی لێت من چکۆ کاسم لە بازارە هەر بۆ نەکە ئەلەن ڕێکەوتن هەیە سەی جادەکان کە سەی بازارەکان کە خەڵک یەتە دەرەوە ینی جموجوڵ دروستە بێ هەر بە کەلیمەی ڕێکەوت نەکە بە بێەوەی پارە بێ بە بۆی شتێ بێ کەژدەن وڵا بنبەسان نەکەوتن لێک تێ نەگەیشتن لە نێوان حکوومەت و هەرێما یەکسە بازار چۆڵە بێ و بازار ئەوەس